هەروەک بەڵێنماندا وتمان سەبارەت بەم بابەتە میوانی تایبەتمانە بێت کە باسکردنە لە پرۆژەی ئازیزان لە دەستگای خێرخوازی بارزانی چونکە ئێستا لەژێر ناونیشانێکە و لەژێر ناوێکە. ئێمە میوانەکەمان بانگێشتە ئێرە کردووە بۆی بزانین هەم ناوەکە لەکوێیە کە یارمەتیەکان دەگاتە ئێرە چۆنەکە هاوڵاتیان بەو شێوەیە ئەتوانن سوودمەند بن ئەو ئازیزانە بە تایبەتی هەکارکەنای ئازیزانیان لێدراوە بێ هاوژینیان. ئەوش با بزانین ناوەکەمە بەس چییە؟ لەگەڵ میوانمان عومەر ئەحمەد بەڕێوەبەری پرۆژەی ئازیزان و بێ هاوژینان گفتوگۆ ئەکەین. بەخێر هاتی. زۆر سپاس بۆ ئێوەش. بەیانی ئێوە و هەموو بینەرانی کوردستان 24 باش. من دەمەوێت لەم بینبەرە جوانەوە بەیانی 4/8 ساڵڕۆژی دامەزراندنی دەستگای خێرخوازی بارزانیە. من دەمەوێت لێرە پیرۆزبایی خۆم ئاراستەی سەرۆک بارزانی، سەرۆک وەزیرانی هەرێمی کوردستان، سەرۆکی بۆردی دامەزرێنەرانی دەستگای خێرخوازی بارزانی جەنابی کاک مەسعود بارزانی بکەم و هەروەها پیرۆزبایی ئاراستەی گشت کارمەندانی دەستگای خێرخوازی بارزانی دەکەم. پیرۆز و دەستی مادوو نەبووتان دەگوشین. شوێن پەنجەتان دیارە بەڕاستی مای شانازیە هەر ڕێکخراوێک کە خزمەت دەکات. ئێوەش یانی لە ناوچەکە بە تەواوی شوێن پەنجەتان دیارە. باس دەم پرۆژە دەکەین کە لەسەر ئەم تەوەرە دەوەستین. پێمان خۆشە بزانین ناوی ئازیزان لە چی هاتووە، ئەم پرۆژە چۆن سەری هەڵدا ئەگەر باسێکمان بۆ. زۆر سپاس. طبعاً دەستگای خێرخوازی بارزانی کارەکانی لەژێر ئەم وتە بەنرخەی بارزانی نەمر کە دەفەرمێت شانازیە مرۆڤ خزمەتکاری میلەتی خۆی بێت، کارەکان و خزمەتگەزارەکانی خۆی پێشکەش دەکات. دەستگای خێرخوازی بارزانی لە ساڵی 2005 لە 4/8 2005 دامەزراوە. مۆڵەتی کارکردنی لە هەرێمی کوردستان، عێراقی فدرال، وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و بەریتانیا هەیە. لە بواری خزمەتگوزاری پێشکەشی ئاوەرە و پەنابەر و خەڵکی خۆجەیی و هەموو ئەو خەڵکانێک کە پێویستیان بە یارمەتی هەیە دەستگای خێرخوازی بارزانی هاوکاریان پێشکەش دەکات. پرۆژەی ئازیزانی دەستگای خێرخوازی بارزانی واتە بڵێن بەشی ئازیزانی دەستگای خێرخوازی بارزانی بەشێکی گرنگە کە لە ساڵی 2009 لە چوارچەوەی گرێبەستێکدا لەگەڵ مانگی سووری ئیماراتی دەستی بە کارەکانی خۆی کردووە. ئێمە لە چوارچەوەی بەشی ئازیزان کۆمەڵێک پرۆژەی تایبەتمانەیە. یەکەم پرۆژەی مانگی سووری ئیماراتیە کە لە ساڵی 2009 ئەم پرۆژە دەستی بە کارەکانی خۆی کردووە. یارمەتی پێشکەشی لە بواری مادی، لە بواری تەندروستی و لە بواری پەروەردەیی خزمەتگوزاری پێشکەشی ئازیزان خاوەن پێداویستی تایبەت ئەو خانەوادەی کە هەژارن ئەو خەڵکانەی کە بە ساڵات چۆن ئێمە بە تۆمارکردنی ناوەکانمان لە ڕێگەی داتابیسی مانگی سووری ئیماراتی فۆرمەکانیان دەنێرین بە مانگی سووری ئیماراتی و ئەوان لەلایەن خوانەوە اختیاری ئەو فۆرمانە دەکەن بۆی بتوانن هاوکاریان پێشکەش بکەن. پرۆژەی دووەممان ئێمە پرۆژەی کوردستانە. پێشەوەی بچینە سەر پرۆژەی دووهەم مامۆستامەر. ناوەکەی بە ناوی ئازیزان و بێهاوژینان مەبەست چییە لە ئازیزان و بێهاوژینان؟ بێهاوژینان مەبەست دایکەکانی ئەو ئازیزانەیە؟ چۆن ئەمە؟ ئێمە اختیاری وشەی ئازیزمان کردووە بۆ ئەم مناڵانەی کە بە هەر هۆکاری لە کۆمەلگەی ئێمەدا باوکیان لەدەستداوە. وشەی بێباوک کاریگەری لە ڕووی دەرونی کۆمەڵاتیەوە کاریگەری لەسەر حیزر و بیری ئەم مناڵانە هەیە. دەستگای خێرخوازی بارزانی بۆی بتوانێت ئەم کاریگەری خراپە بسرێتەوە ناوی ئازیزی لە مناڵەکان ناوە. خۆشتان دەزانن لە کۆمەلگەی ئێمەدا ئەو کەسێک کە زۆر خۆشەویست بێ لای خەڵک ئازیزی پێ دەڵێ. بۆیە ئێمە بۆ ئەوەی کاریگەری باشمان لەسەر دەرونی ئەم مناڵانە هەبێ ناوی ئازیزمان لێناوە. هەروەها بەشی ئازیزان و بێهاوژینان مەبەستمان ئەو کەسانەیە کە سەرپەرشتی ئەو مناڵانە دەکەن. ئێمە هەروە جگە لە مناڵەکان خزمەتگوزاری پێشکەشی کە سوکاری ئازیزانیش دەکەین. زۆر باش. کاک عومەر تایبەت بۆ پرۆژانەی دیکە کە هەتانە وەکو پرۆژەی کوردستان، پرۆژەی پۆڵەندا، ناوەڕۆکیان پرۆژانە چییە؟ طبعاً ئێمە لە سێ پرۆژەی گرنگمانەیە. پرۆژەی ئیمارات کە باسم کرد لە ساڵی 2009 دەستی بە کارەکانی خۆی کردووە و لە چوارچەوەی پرۆپۆزەڵەکە لەگەڵ مانگی سووری ئیماراتی هەمان بۆ کارەکانی خۆی دەست پێ کردووە. پرۆژەی کوردستان ئێمە لە پرۆژەی کوردستان پێش دەبەستین بە هەموو ئەو دەوڵەمەند و خێرخواز و خاوەن کۆمپانیانەی کە یارمەتە دەری ئێمان بۆ ئەوەی بتوانین لە بواری پەروەردەیی بە تایبەتی لە بواری پەروەردەیی ئێمە یارمەتی ئازیزان بدەین.
ژمارە من لەبیرم چ ئەوە ئاماژە پێ بکەم پرۆژەی ئیمارات لە سەرەتای دەستپێکی پرۆژەکە ئێمە کەمتر بە 5,000 عزیز دەستمان پێکردووە بە خۆشبەختانە دەڵێن بەو هەمانجی و ئەو متمانەی کە لە نێوان ئێمە و مانجی سووری ئیماراتی دروست بووە توانیمانە ڕێژەی سوودمەندانمان لە مانجی سووری ئیماراتی بەرز بکەنەوە بۆ 12,583 عزیز کە ئێستا بەفعلی لە پرۆسەی دابشکردنی موچەی ئەوەج بەداین عزیزان سوودمەندن لە پرۆژەی مانگی سووری ئیماراتی لە پرۆژەی کوردستانمان ئێمە 5,000 عزیزمان هەیە بەس بەداخەوە بەهۆی بواری نالەباری ئابووری هەندێک لە کۆمپانیەکان پاشەکشیان کردەوە بەس لە محاولەوەی داین کە بتوانین ژمارەی سپۆنسەرەکانمان زیادکەین بۆی بتوانین ژمارەی عزیزی زیاتر سوودمەندکەین پرۆژەی پۆڵەندامان هەیە دەوڵەتی پۆڵەندا ئێمە توانیمانە بەو هەمانجی کە لەگەڵ دەرەوەی وڵات دروستی بکەین لە دەوڵەتی پۆڵەندا بە هەمانجی لە چوارچەوەی ڕێکخراوی گلۆبال سۆلیداریتی ئەسۆسییشن هەرچەند ژمارەی ئازیزانمان لەو پرۆژەیە کەمە بەس خۆشبەختانە توانیمانە هەمانجێک دروست بکەین لە ڕێگەی خۆیانەوە سپۆنسەری مناڵ دەکەن لە هەرێمی کوردستان لە چوارچەوەی پرۆژەی کوردستان ئێمە ڕاستەخۆ ئەو بڕەپارەی کە لە سپۆنسەر وەری دەگرین بەبێ لێجێڕێنەوەی هیچ نسبەیەکی ئیداری ئێمە ڕاستەخۆ پارەیە دەدەینی مناڵانی بێباک واتە هەموو نسبەداراییەکان هەموو خەرجیەکانی ئەم پرۆژە لە ئەستۆی دەستگای خێرخوازی بارزانیە زۆر چاکە کاکمەر جەنابەت ئاماژەت بۆ کرد لە پرۆژەی پۆڵەندا هێشتا ژمارەی ئەو ئازیزانە کەمە ئەوە ئی کوردستان 5,000 دەمەوێت بزانم چۆن یا با بڵێن ئەوەی لە مانگی سووری ئیماراتیە چۆن ئەم ژمارانە دابەشەکەن خودی با بڵێن بۆ نمونە پۆڵەندا داوای ئەوەنە ژمارە ئەکات ئەوەی ئیمارات خۆی داوای ئەوەنە ژمارە ئێوە لیستێکە خەنە بەردەستیان و ئەوان چەند ناوێک هەڵەبژێرن چۆنە ئەمە طبعاً لیستی مانگی سووری ئیماراتی نسبەیەکی بۆ دیاری کردوون ڕێژەیەکی بۆ دیاری کردوین کە بۆ هەر ئاماژە بۆ بکەم کە وڵاتی ئیمارات لەگەڵ 21 وڵات هەماهەنگیە لە بواری پرۆژەی عزیزانە خۆشبەختانە دەستگای خێرخوازی بارزانانی بەشی ئازیان دەستگای خێرخوازی بارزانانی وەکو لە کارەکانی ڕکابەری یەکەمە لە پرۆژەی ئازیزانی مانگی سووری ئیماراتیش ئێمە باشترین ڕێکخرا و باشترین وڵات دەرچوین لە بواری جێبەجێکردنی ئەرکەکان و ئەو متمانەی کە لە نێوان ئێمە و مانگی سووری ئیماراتی دروست بووە ئەوەش بۆ خۆی دەستکەوتێکە بۆ ئێمە و بۆ دەستگای خێرخوازی بارزانانی و بۆ وڵاتی خۆمان کە ئێمە توانیمانە بە کارە جوانەکانمان متمانەیەکی زۆر لەگەڵ مانگی سووری ئیماراتی دروست بکەین کاک عومەر بەس ببوورە بۆی زۆرترین پرسیار بکەین زۆرترین زانیاری وەرگرین تایبەت بەو مەرجانەی کە پێویستە هەبێ لە ئازیزەکان چییە بۆی ناویان تۆمار بکرێ و لە خێزانەکەشی بۆی ناویان لە لای ئێوە هەبێ ئێوە لەو هاوکاریانە بێبەشیان نەکەن پرسیارێکی زۆر جوانە کرد تەبعاً ئێمە بۆ تۆمارکردین مناڵ کۆمەڵێک پەیوەری تایبەتیمان هەیە لەگەر هەم لەگەڵ مانگی سووری ئیماراتی هەم لەگەڵ کوردستانیش یەکەم پێوەرمان ئەوەیە ئەو مناڵە دەبێ بێباوک بێ زۆر کە سەردانی ئێمە دەکات دەڵێ من مەسەلەن من پیاوەکەم ماوە بەس متەڵەقم ئێمە لەو بوارەوە نەماتوانی و هاوکاری مناڵەکان بکەین بەس هاوکاری دایکەکانیان دەکەین یەکەم پێوەرەوەی کە ئەو مناڵە باوکی لە دەستدا بێ دووە پێوەرە ئەوەیە کە ئەو مناڵە دەبێ قوتابی بێ لەبەرەوەی ئێمە ئەو هاوکاریانی کە دەکەین مەبەستمانە کە ئەوە ئەم قوتابیە بەردەوام بێت لە خوێندن خۆتان دەزانن کە لە کۆمەلگەی ئێمەدا بەهۆی هەژاری مستەوای دراسی ئێمە کەمکوریمان هەیە و هەروە لە بواری پەروەردەیش ئێمە باز دەکەم کە ئێمە چ پرۆگرامێکمان هەیە بۆی بتوانین هاوکاری مناڵەکەین کۆمەڵێک پێوەری ترمان هەیە مثلەن بۆ نمونە مناڵێک دەوێت ناوی خۆی تۆمارکە ئێمە پێویست ناکە مناڵە سەردانی ئێمەکە ئێمە لە ڕێگەی واتساپەوە بەڵگەکانی لێ وەردەگرین ئەو پرسیارانەی کە تایبەتە بە فۆرمەکە فۆرمێکی تایبەتیمان هەیە لە ڕێگەی تەلەفۆن لە ڕێگەی کارمەندانی خۆمانەوە لە گەشت ئۆفیسەکان کە لە هەموو پارێزگاکانی کوردستان لە ئەمباریش خۆشبەختانە ئێستا ژمارەی عزیزانمان گەیشتۆتە 241 عزیز کە بەفعلی یارمەتی وەردەگرن ئەمەش پاپشتێکی بەهێزە بەوە دەستگای خێرخوازی بارزانانی بۆ پرۆژەی مانگی سووری ئیماراتی کە متمانەیەکی زۆر لە مانگی سووری ئیماراتی دروست بووە کە ئێمە بەبێت جیاوازی ئینتیمای سیاسی بەبێت جیاوازی ئاین و بەبێت جیاوازی نەتەوە ناوی هەموو مناڵانی بێباوک لە کوردستانی عێراق تۆمار دەکەین. ماوەسا عومەر جەنابەت بەس ئاماژەت بە تەمەنەکەش بکردایە من دواتر پرسیارێکی دیکە لە جەنابەت بکەم. من فۆرمێکی تایبەتیمان هەیە بۆ تۆمارکردنی ناوی مناڵەکان دواتر دێمە سەر ئەو ژمارانەی کە سوودمەند بوون ئەمە فۆرمی
تۆمارکردنی ناوی مناڵە لێرە ژمارەی پێناسی تێدای بۆ ئێمە بە ئاسانترین شێوە بتوانین مناڵەکە بدۆزینەوە ناوی چواری مناڵەکەی تێدایە ناوی دایکەکەی تێدایە سێ ژمارە تەلەفۆن وەردەگرین ناوی قوتابخانە وەردەگرین ناوی ڕێ واتساپەوە بەیانە نێرن ئەمە لە وێبسایتی ئێمەشدا هەیە و ئەوانەی کە بەڵگەکان دەنێرن ئێمە لای خۆمان پڕی دەکەینەوە ئەو خاڵانەی کە دەمێنی لە ڕێگەی تەلەفۆنەوە ئاگاداریان دەکەین و معلوماتەکانیان لێوە لە دێوان چ تەمەنێک بۆ تەمەنێکە ئێمە لە تەمەنی 1 ساڵی تا 12 ساڵی لەبەرەوەی پێوەرێکمان داناوە مانجی چوری ماراتی لە 1 ساڵی تا 12 ساڵی وەردەگری و تا زانکۆش تەواو دەکات ئێمە بەردەوامی لە هاوکاریەکانی ئەم مناڵان باسی یەکێک لە خاڵەکانەوە بوو کە ئاماژەتان پێدا گرنگە ئەو کەسە قوتابی بێت ئەو ئازیزە بۆ قوتابیانی کە با بڵێن لە پرۆژەی ئازیزانن و قوتابیشن چ جۆرە خزمەت گوزارێکی دیکەتان هەیە چۆن خزمەتیانەکە بەڵێ زۆر سپاس ئێمە ساڵانە باوکاری ڕێکخراوە دەرەکیەکەون و ناوخۆیەکان هەڵدەستین بە دابشکردنی پێداویستی قوتابخانە وەکو جانتا وەکو پێداویستەکانی خوێندن بەسەر هەموو ئەو قوتابخانانەی کە دووردەستن یا لە بواری مادیەوە یا لە گوندەکانن ئێمە لە ڕێگەی خۆمانەوە پێداویستی قوتابخانەیان بەسەردا دابش دەکەین پرۆژەیەکی ترمان هەیە کە وەکو نەریتێکی ساڵانەمان لێکردووە ئەو قوتابیانەی کە لە پۆلی 12 ئامادەی دەردەچن سەرکەوتنی زۆر بەدەستێنن سەرکەوتنی بەرز بەردەچێنن بۆی ئێمە هاندانێک بین بۆ قوتابیانی کە ئەوانی لە قۆناغەکانی تریشن هەوڵ بدەن کە دەرەجەی باش بەدەست بێنن ئێمە ساڵانە لە چوارچەوەی مەراسمێکدا کۆیان دەکەینەوە بە ئامادەبوونی سەرۆکی دەستگا پارێزگاری هەولێر خۆشبەختانە وەزیری پەروەردە لاپتۆپیان بەسەردا دابش دەکەین بۆی بتوانن لە خوێندنی دەرسەکانیاندا سوود لەو ئامێرەش وەربگرن ئاسانکاری ینی مرۆڤ خاصیەتی وایە کاتێک کەسێک دەبینی یان دەستگایەک دەبینی ئەو دەستگایە زۆر خێرکەر خزمەت گوزار کاری باش دەکا هەر چاوی لەوەیە کاری باشتر بکرێ بۆیە ئێمەش وەکو ڕۆژنامە و زمانی پرسیاری زیاتر بکەین ئەگەر ئەم کارێک کە ئەم پرسیاری کە دەیکەم نەشتان کردووە هیوادارم بیکەن تایبەت بەو قوتابیانی باس کرد پۆلی 12 تەواو دەکەن نمرەیان باشە قوتابی زیرەکەن سکۆلەرشیپیان لە بۆ وەردەگرن یان لە بەرنامەتان پرسیارێکی زۆر جوانە من لە بیرم چ باسیەوە بکەم ئێمە لەگەڵ تەواوی زانکۆ ئەهلیەکان و کۆمەلگا ئەهلیەکان لەگەڵ پەیمانگاکان هەمانجیمان کردووە تاکو ئێستا توانیمانە ژمارەی 30 ئازیز بەبێ بەرامبەر یا بەداشکاندنی لە 150 کورسی خوێندنیان بۆ دابشکەین و بەرنامەی تریشمان هەیە سەردانی زانکۆی بنیاتمان کردووە لە گشت بەشەکان ئامادەیان دەربڕیوە کە لە هەر بەشێک 5 قوتابی وەربگرن بۆ ئەو قوتابیانەی کە فرسەتی ئەویان بۆ نەڕەخساوە لە زانکۆکان وەربگیرن بەس دەرەجەیان لە خواری و شەستە ئێمە بە هەمانجێوانەوە کورسی خوێندن بۆ قوتابیانش دابش دەکەین پرۆژەیەکی ترمان هەیە ئینشاءالله لە ساڵی 2024 دێتە بواری جێبەجێکردنەوە ئەویش لە هۆبەی پەروەردەیمان هەیە لە بەشی ئازیزاندا لە چوارچەوەی ئەم هۆبەیەدا لە ڕێگای موبایل ئەپلیکیشنێکەوە ئێمە خزمەتگوزاری پەروەردەیی پێشکەشی هەموو ئەو ئازیزانە دەکەین پێشکەشی سەرپەرشتیاری ئازیزان دەکەین کە چۆن بتوانن مناڵەکانیان پەروەردەکەن و هەروە ڕاوێژکاری دەرونیمان هەیە ئەو مناڵانە کێشەی کۆمەڵایەتی کێشەی دەرونیان هەیە لە ڕێگەی کۆمەڵێک پسپۆرەوە ئێمە بەنامەیان بۆ دادنەی پەیوەندیمان پێ بکەن بۆی بتوانین کەمێک لە ئازاری ئەو مناڵانە و کەسوکاریان کەم بکەینەوە هەروەها ئەمە 200 ڤیدیۆی پەروەردەییمان هەیە کە لەم ئەپلیکیشندا تۆماریان دەکەین لە پرۆسی تۆمارکردنداین و لە داهاتوێکی نزیکدا ئێوە دەبینن کە ئێمە بە هەموو تواناکەمانەوە هەوڵ دەدەین کە خزمەتگوزاری پێشکەشی ئازیزان و کەسوکاری ئازیزان و هەموو ئەو چین و توێژانێک کە پێویستیان بە دەستگای خێرخوازی بارزانانی هەیە یارمەتیان بدەین. ئێمە سوپاس دەکەین بۆ هیوای لە ئایندێکی نزیکی شادیسان و میوانداریتان بکەین سەبارەت بۆ ئەپلیکیشنە قسە بکەین کە چۆن خزمەت بە ئازیزان دەگەێنێت بەڵام ئەمانە هەمووی لەلایەکی دیکە ئەوە گرنگە کە تا ژمارەی ئازیزەکان زیاتر ئەبێت و داتاکان لەلای ئێوە ئەوە دەرەخات کە ژمارەیان زیادی کردووە لەگەڵ خێزانەکانیان خزمەت گوزاریەکانی ئێوە هەر بەردەوامترە و ئینشەڵڵا هەر بەردەوامتریشە بێت دەمەوێت داتاکانیشمان پێ بڵێیت ئێستا داتاکان دەڵێن چی چەندێک ژمارەی ئازیزان و ئەبێ هاوژینەتان لەلایە من دەمەوێت لێرەشەوە پێشەوەی وەڵامی جەنابەت بدەمەوە
ئێمە داوا لە خێرۆمەندان لە خێرخوازانی وڵاتی خۆمان دەکەین من دڵنیام خەڵکیشی زۆر هەیە خاوەن پێداویستی تایبەتە ئێمە ئازیزە بۆی بتوانین زیاتر بە هەمانجی لەگەڵ کۆمپانیەکان لەگەڵ خێرۆمەندانی کوردستان داوایان لێ دەکەم ئەگەر بە سپۆنسەریکردنی یەک مناڵیش بێن لە پرۆژەی ئازیزانی دەستگای خێرخوازی بارزانی بەژاری بکەن بۆ ئێمە بتوانین کەمێک لە ئازارەکانی مناڵانی ئازیز کەم بکەینەوە. تەبەن من لێرە ئاماژە بە ئەو داتانە دەکەم کە ئێمە لە سەرەتایی دەستپێکی پرۆژەی ئازیزان لە ساڵی 2009 دەستی پێکردووە ژمارەی سپۆنسەرەکانی ناوخۆی کوردستان خۆشبەختانە تاکو ئێستا 205 سپۆنسەرمان هەبووە سپۆنسەر هەیە یەک مناڵی کەفالەت کردووە و سپۆنسەریشمان هەیە 1000 مناڵی کەفالەت کردەوە کە مانگانە بڕی $50 دەدا بە ئێمە لە ڕێگەی پرۆژەی مانگی تووری ماڵاتی تاکو ئێستا ژمارەی ئازیزانمان 12533 ئازیزە بڕی 49 ملیۆن و 93,071 دلاری ئەمریکی دابش کراوە لە پرۆژەی کوردستانمان 23 ملیۆن و 311,618 دلاری ئەمریکی دابش کراوە پرۆژەی کوێت و سعودیا 1 ملیۆن و 600,000 دلاری ئەمریکی کە تایبەت بوو بە مناڵانی شەڕی داعش ئێمە لە ساڵی 2017 پرۆژەیەمان جێبەجێ کردووە پرۆژەی پۆڵەندامان کە 48 ئازیزە 25,100 ئازیز 25,100 دلار دابش کراوە بەسەر 48 ئازیز خۆشبەختانە پرۆژەی دووەم ئێستا دوێنە ئیمێلیان نردووە کە لیستی تازەیان بۆ نردوین وەزبەیەکی تری دابشکردنمان هەیە خۆی گشتی پارەی دابشکرا و لە ساڵی 2009 تاکو مانگی 6 2023 بریتی بۆ لە 74 ملیۆن و 29,789 دلاری ئەمریکی من دڵنیام ئەو بڕەپارەیە کاریگەریەکی زۆر باشی لەسەر ژیانی مناڵەکان هەبووە بووە لەسەر ئابووری وڵاتمان هەبووە کە بۆتە هۆیەوەی کە بازاری کوردستان بە کۆتا پرسیار بەوە بێت بۆ جەنابەت کە ئێمە باسمان هەر لە ئازیزەکان کرد بڕێکی کەم باسمان لە بێهاوژینان کرد واتە دایکی ئەو منداڵانەی کە ئازیزن ئەمێ بزانم ئەو خزمەت گوزارانەی کە بەوان پێشکەشەکرێت چین خۆی لە چیا بینێتەوە زۆر سپاس پرسیارێکی جوانە ئێمە لە ڕابردوو توانیمانەوە بەکردنەوەی کۆمەڵێک خۆل بە تایبەتی خۆلی خەیاتە بۆ دایکی ئازیزان لە چوارچەوەی پرۆژەیەکدا لە چوارچەوەی بە سپۆنسەری کۆمەڵێک کۆمپانیای ناوخۆی خولی خەیاتەمان بۆ دایکانە کردوتەوە کە ئێمە بتوانین یارمەتیدەرێک بین هەم لە چوارچەوەی خێزان بێنە دەرێ هەم ئەم داهاتەی کە بەدەستیش دێن پاڵپشتێک بێ بۆی بتوانن ژیانی خۆیان باشە بەڕێوە بەرن هەروەکو باسم کرد لە ئەپلیکیشنی دووەمدا ئێمە لە گشت بوارەکاندا چۆن لە سەرەتادا دایکێک مناڵێک پەروەردە دەکات هەموو ئەو پێوەرانەی کە بە شێوەیەکی جوان بتوانین مناڵەکان پەروەردەکە ئێمە پێشکەشی دایکان و کەسوکاری ئازیزان دەکەین و دڵنیاشم ئێوە ئاکامی ئەم پرۆژەیەش دەبینین کە ئێمە چۆن دەتوانین خزمەتی ئازیزان و کەسوکاری ئازیزان دەکەین دڵنیاین لەوە کە ئەنجامەکەی دەبین ئەحمەد بەڕێوەبەری پرۆژەی ئازیزان و بێهاوژینان زۆر سپاس بۆ تۆ بەم خزمەتێکەوە پێشکەش دەکەن ئەگەر چی تۆزێک من لە مانجی ڕەمەزان گلەیم لیان هەبوو لەوەی کە زۆر منیان گریان بە دیار ئەو بەرنامەی ڕۆژانە خانیەکاندا بە خەڵکە هەژارەکە بەڵام خۆز ئیشاڵڵا هەر گریانی خۆشی بێوانەی کە بە دیار ئەم کارە چاکانە دەگرین زۆر سپاس بۆ ئێوە زۆر سپاس بۆ ئێوە زۆر سپاس